زیاتر خەڵە دەستدات و پلەی دومی خولەکە بۆ خۆی مسۆگەر دەکات و بردنەوەیکی گرنگیشی بەدەستێنا. لە یەکێتی لە یاریەکانی مەفتەی خولی ناوی کوردستان یانی نەورۆز لە یاریی بێزدا میوانداری زێڕەوانی کرد. گەمێکەمی یاریەکە بە هێرشکردن دەست پێ کرد و دوای چەندین هێرشی هەردوویانە دیارعەلی گۆڵکەری خولی ناوی کوردستان لە خوڵێکی 26 با لەدانی سزا گۆڵ یەکەمی نەورۆزی لە یاریەکەدا تۆمار کرد. هەرچەندە یانەی میوان هەوڵی زۆریدا بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام هەوڵەکانی جەنجامیکی نەبوو. جێمی دووەم یانی میوان و چەندین هێرشی مەترسیداریشان کردە سەر گۆڵی نەورۆز، بەڵام ساسێنی گۆڵپارێزی خاوەن یاریگا ڕۆڵی سەرەکی جێڕا لە پاڕاستنی تۆڕی گۆڵەکەی بە پاشی. لە کۆتاییشدا یارەکە بە تاکە گۆڵەکەی جێمیەکەم بە سوودی نەورۆز کۆتاییات و خاڵەکانیشی بۆ 41 خاڵ بەرز کردو. هەر لە یارەکەدا ناوژیان ئاراز مستەفای لایەنی نەورۆز با کارتی سوور کردە دەرەوە. دوای دەستنیشانکردنی ئەرسەلان جەلال وەک ڕانەری هەڵبژاردەی لاوانی کوردستان